Erika har sett ett fint pepparkaksbygge över vattentornet Svampen. ئەو سڤامپەنایی کە هەیە لە ئۆرێبرۆی مۆدێلێکیان دروست کردیە بە پێپەرکاکە و مۆدێلەکە لێرە دەبینین. مۆدێلەکە واتە وەکو ئەوەی وایە وێنەکە بیلدەکە چەندە؟ 29 سانتیمەترە و سکاڵەکەش 1 هەتا 200 1 till 200 واتە هەر 200 سانتیمەتر بوویتە 1 سانتیمەتر. ئێریکەش دەیەوێ بیلیۆرە لیکناندە تورن دەیەوێ کەچی ئەوها دروستکە بەڵام سکاڵەکەی بگۆڕی بیکاتە 1 till 500 1 هەتا 500 واتە کە سکاڵەکەی دەگۆڕی تۆزێک گچکەتر دروستی دەکات چونکە سکاڵەکەی گەورە کردیە هەر 500 سانتیمی دەکاتە 1 سانتیمەتر. Hur högt blir Erikas torn avrunda till hela centimeter؟ ئەو پرسیارەتە ڕادەیەک زەحمەتە زیاتر لە ئەو کەسانەیە کە دەیانەوێ پلەکی باش بینن لە دەرچوونی زیاتر کاتە ئەگەر ئاسان نەبوو زۆر جێبە و پرسیارانە مەدا بەڵام ئەمن لێرە تۆزەک ڕوون دەکەمەوە. پێشەم شتێک ئەمن تەمەشا دەکەم دەنووسم لێرە سکاڵەکەی خۆم لە لای چەپ دەنووسم یەکسەر ئەو سکاڵەی هەیتم 1 هەتا 200 1 لێرە 200 لێرە ئەو جە تەمەشا دەکەم لە لای ڕاست بنووسم بیلدەکەم هەیە مودێلەکە ئەو مودێلە واتە بیلدەکە لێرە تا ئێرە 29 سانتیمەترە کاتە بیلدەکەی لەسەرێ دەینووسم 29 بدی چم نییە ڤەرکلیێتەکەم نییە دەتوانم ڤەرکلیێتەکەی دەربینم ئایا لە ڕاستیدا ئەو سڤامپە چەند بەرزە کاتە تەمەشای ژمارەکانی خۆم دەکەم 29 و 200 لێکیان دەدەم هەتا ڤەرکلیێتەکەی ببینمەوە ڤەرکلیێت یەکسانە بە 29 جاران لێکی دەدەم لەگەڵ 200 ئەوجا 29 جاران 200 2 جاران 9 2 جاران 2 چاریەکیش 5 ڤەرکلیێتەکە کردیا 5800 سانتیمەتر. ئێستا ئەمن تەمەشا دەکەم ئەو جارەی ئەگەر بمەوێ بەو سکاڵەی دروستیکەم دیسان دەنووسمەوە لە نوێوە ئەو جارەی سکاڵەکەم دەگۆڕم 1 هەتا 500 ئەو جارەی ئەمن بیلدەکەم نییە کاتە بیلدەکەی دەوی بە خۆم ببینمەوە ڤەرکلیێتەکەم هەیە ڤەرکلیێت ڕاستیەکە هەمیشە لە ژێرەوە دەنووسرێت 5800 هەتا ئەمن تەمەشا دەکەم لێرە دەبینم هەردوو ژمارەکانی من لە ژێرەیە کاتە ئەو لایە دابەشی ئەو لایە دەکەم بیلدەکە دەردەچی کاتە بیلدەکە یان وێنەکە یان مودێلەکە یەکسانە بە 5800 دابەشی 500 لە کاتی دابەش ئەو سفرانە لەگەڵ یەک دەڕۆن 58 دابەش 5 یەکسانە بە 5 دابەش 5 1 8 دابەش 5 1 لە هەشتەکەی دەمینێتەوە 30 دابەش 5 6 سانتیمێتر بەڵام چونکە گۆتیتی هێلە واتە نزیکیکەوە 11 و 6 وەڵامەکەت دەبی بکاتە 12 نزیکەی 12 سانتیمەتر تەواو.